پرسەنامەی مامۆستا فەتحوڵا گولەن بۆ کارەساتەکەی مووسڵ. مامۆستا فەتحوڵا گولەن پرسەنامەیەکی دەربارەی کارەساتەکەی شاری مووسڵ بڵاو کردەوە. ئەمەش دەقی پرسەنامەکەی مامۆستا فەتحوڵا گولەنە. بە نیگەرانیەکی زۆرەوە هەواڵی گیان لە دەستدانی ژمارەیەکی زۆر خوشک و برای عراقیم پێگەیشت بەهۆی ڕووداوێکی دڵتەزێنەوە کە بریتیە لە وەرگەڕانی بەلەمێک لە ڕووباری دیجلەدا لە شاری مووسڵی عراق، وڵاتی دۆست و برا. داواکارم لە خودای گەورە بە ڕەحمەتی خۆی لەگەڵ ئەو کەسانەدا مامەڵە بکات کە بەهۆی ئەو ڕووداوەوە گەڕاونەتەوە بۆ دوا مەنزڵی خۆیان و بە بەهەشتی بەرینیان شاد بکات. هەروەها داوا لە خودای گەورە دەکەم بە زووترین کات شفای بریندارەکان بدات و سەبووری و ئارامیش بە کەسوکار و نزیکەکانیان ببەخشێت. پرسە و سەرخۆشی ئاراستەی هەموو کەسوکار و کەسە نزیکەکانی شەهیدەکانی ڕووداوەکە و دانیشتوانی شاری مووسڵ و تەواوی خەڵکی عراق و کاربەدەستان دەکەم بەهۆی ئەو کارەساتەوە هاو بەشی خەمیان و ماتەمینی خۆمیان بۆ دەردەبڕم. مامۆستا فەتحوڵا گولەن.